عزیزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش کاتژمێر 12 سەرنجمان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ دەبێت و دیارچینیان و گرنگترینیان ئەوەی کە ئێستا هەیە و ئەم ڕۆژانە گرژەکانی نێوان ئیسرائیل و ئێرانە. مازانی کە لە ماوەی چەند کاتژمێر ڕابردوودا بە دیاریکراوی سیازدەی شەشی مانگە یاخۆ سیازدەی شەشی ئەم ساڵ کە لە کاتژمێر 1 بۆ 2 شەو ڕاستەوخۆ ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و کۆمەڵێک زیانی زۆر گەوری لە وڵاتە داوە. یەکەمەوەی کە ناوەندە تۆمەکانی وڵاتە و شوێنە گرنگەکانی وڵاتی کردۆتە ئامانج هاوکات لەگەڵەوەدا بەشێکی زۆر لەسەر کردە باڵاو سەرکردە سیاسیەکان و زانایانی ئەتۆمی لە وڵاتە کردۆتە ئامانج کە ئەمانە کوژرا و برینداری لێکەوتۆتەوانێ. لە ئێراندا 104 کەس کوژراون و زیاتر لە نزیکەی 300 کەسیش بریندار بوون بە هێرشی پێچەوانە دەستی پێکرەوە لە بەرامبەردا ئێران وەڵامی ئیسرائیلی داوەتەوانەیە کە مەژوای کردو کوژرا و بریندار و بەشێک لە ناوچەکانی ئیسرائیلیش لەلایەن ئێرانەوە بۆردومان بکرێت. ئەمە لەسەر ئاستی ناوخۆدرەکی کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا و وای کردووە سەرکردەی وڵاتانی جیهانی دانیان بابەتە بکەن و کۆبوونی ئەنجومەنی ئاسایش و کۆمەڵی نەتۆیەکگرتوەکان و هەموو ئەمانە قسەیان لەسەر کردووە و هەمووان باسیەوە دەکەن کە نابێت ئەم گرژیانی کە ئێستا هەیە لەمە زیاتر درێژە بکێشێت و هاوکات لەگەڵەوەدا بابەتەکە کوڕکی بابەتەکان دەچێتەوە لای ئێران و ئەمریکا لە بەروی ئێران پێی وایە ئەم هێرشانی کە لەلایەن ئیسرائیل کراوەتە سەر ئێران هۆکاری سەرەکیەکی یاخود پاڵپشتە سەرەکیەکەی ئەمریکا بووە. ئەمە لە کاتێکدا کە ئێران و ئەمریکا سەرقاڵی ئەوە بوون کە بچنە خولی شەشەمی دانوستانەکانەوە لە ڕۆژی یەکشەمەواتە سبەی دەبوو ئێران و ئەمریکا کۆبنەوە. بەڵام لە ئێستادا ئێران باسیەوە کات ئەڵێ ئێمە ناچینە سەر مێزی گفتوگە و دانوستانەکان لەبەرەوەی کە ئەمریکا بۆتە هۆی ئەوەی کە پاڵپشتی ئێرانی کردووە بۆی کە ئیسرائیل هێرش بکاتە سەر ئێمە ئەو زیانە زۆرە بە ئێمە بگەێنێت و کۆمەڵێک زانیاری دیکەمان هەیە ناوخۆی هەرێمی کوردستان لە عێراق و دەچینە ناونیشانەکانەوە میوانیشمان دەبێت لەسەر ئەم بابەتە. بۆی ڕاگررتنی گەشت ئاسمانیەکان بەشێکی کۆمپانیا گەشتیاریەکان ڕێگە وشکانی بەکاردێنن بۆ گەڕانەوەی گەشتیارەکانیان لە ئێران و وڵاتانی ناوچەکە. سەرۆکی سندیکای ئەلوی سلەیمانی دەڵێت بۆی پێگەیشتنی بەروبوومی ناوخۆیی هاوردەنەکردنی بەروبووم لە ئێران و کاریگەری نابێت. هێرشەکان ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتر بەردەوامە ناتانیاهۆش هاڕەشەی هێرشکردنە سەر دامەزراوەکانی نەوت و سەرچاوەکانی وزەیران دەکات. بەهۆی بەردەوامی هێرشەکانەوە تا ئێستا ئێران 104 کەس کوژراون و 376 کەسیش بریندار بوون. لە ئیسرائیل 3 کەس کوژراوە و نزیکی 100 کەسیش بریندارن. دەسەڵاتدارانی ئێران دەڵێن ئەمریکا ڕێگە بە ئیسرائیل داوە یاخود ئەمریکا ڕێگەی بە ئیسرائیل داوە هێرش بکاتە سەر وڵاتەکان و هاوکاریشی کردووە لە بەرپەرشدانی هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل. سکرتێری گشتی ڕێکخراوی نەتۆیەکگرتوەکان داوای ڕاگررتنی هێرشەکانی ئێران و ئیسرائیل دەکات و دەڵێت دەبێت ئاشتی و ئارامی و سەقامگیری لە ناوچەکەدا هەبێت. دووبارە سڵاوتان لێبێ. وەزارەتی ناوخۆی هەرێم لیژنێکی بۆ گەڕانەوەی ئەو هاوڵاتیانە پێکێناوە کە لە دەروی وڵاتگیریان خواردەوە دیانەوێت بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێم ڕایگەاندووە بۆی گرژەکانی ناوچەکە ئاسمانی عێراق داخراوە و گەشتەکانی چوون و هاتن لە هەموو فڕۆکەخانەکان ڕاگیراوە. ئەوەش گرفتێکی زۆری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەکانی ئەستەمبوڵ دروست کردووە و ژمارەیەک لە حاجیانی هەرێمیش لە ڕێگەی گەڕانەوەیان لە فڕۆکەخانی ئەمانگیریان خواردو و دەیانوێت بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. وەڕاشیان گاندووە لە ڕێگەی پێکێنانی لیژنێک لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ لەگەڵ هاوڵاتیان و لایەنە ڕسمیەکانی ئەو وڵاتە هاوڵاتیان تیاندا یاخود ئەو وڵاتانی کە هاوڵاتیەکانی تیاندا گیریان خواردووە لە پەیوەندیدان و بەمبەستی جێبەجێکردنی ڕێکارەکان و گەڕانەوەیان بۆ هەرێمی کوردستان.
ژمارەی گەشتیاری هەرێمی کوردستان لە دوورگەی کیش لە باشووری ئێرانگیریان خواردووە هەوڵی گەڕانەوەیان دەدرێت. سەرباز گۆران بەڕێوەبەری کۆمپانیای گەشتیاری لە هەولێر باکوور سات نیوز ڕاگەیاندەوە بووی پشوەکانی جەژن ژمارێکی زۆر گەشتیار ڕویان لە شارەکانی ئێران کردو. هەندێکیان بەڕێگەی وشکانی گەڕێنراونەتەوە، بەڵام ژمارەیە گەشتیار لە دوورگەی کیش لە باشووری ئێران بەهۆی ڕاگررتنی گەشتی ئاسمانی لە دوورگەکە ماونەتەوە تا ئێستا نەتوانراوە بەگەڕێنەوەتیشی ئەگەر ڕاگررتنی گەشتە ئاسمانەکان بەردەوام بێت پلانی دیکە بەکار دێن و ڕێگی ئاوی یاخود بەڕێگی ئاوی هەڵدەدەن بیان گەڕێنەوە. دیارە بەهۆی پشوەکانی جەژنی پیرۆزی قوربانەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕویان لە شوێنە گەشتیاریەکانی وڵاتی ئێران کردووە. ئێمە گروپە وەکو کۆمپانیای زەمالەکە کۆمپانیایکی پێشەنجین لە بواری ڕێخستنی گروپە گەشتیاریەکان بە وڵاتی ئێران. بەشێکی زۆری خەڵکەمان بەشێکی ڕوو لە شیمالی ئێران کردبوو، بەشێکی ڕووی لە جنوبی ئێران کردبوو کە جەزیرەیەکیش. ئەوانەی کە ڕویان لە شیمالی ئێران کردبوو ئێمە لەگەڵ ئەو پێکدادانەی کە دروست بووە لە زووترین کات هەمویانمان گەڕاندەوە لە ڕێی سنوورەکان و مەرزەکان. بەڵام ئەوانەی کە بەداخەوە ئەوانەی کە لە جەزیرەی کیش بوون، جەزیرەی کیش جەزیرەیەکە لە باشووری ئێرانە و تەنها ڕێگای وشکانی نییە لەگەڵ ناوەخۆی ئێران، تەنها ڕێگای دەریایی و ڕێگای ئاسمانی هەیە. بۆیە ژمارەیەکی زۆر لە گەشتیار لەوێ گیریان خواردووە. مەزەندی ئێمە زیاتر لە 200 کەس دەبێت کە لەو جەزیرەیە گیریان خواردووە. ئەوەی ئێمە نزیکەی 70 نەفەرێک دەبن کە لەگەڵ ئێمە سەفەریان کردووە. قەرار بوو ڕۆژی هەینی کاتژمێر 2 پاشنیوەڕۆ فڕۆکەیان هەبوو کە بگەڕێنەوە. ئەو ڕووداوانەی کە ڕووی داوای کرد کە مەتاڕەکان فڕۆکەخانەکان هەمویان دابخرێن. لە ئەنجامی ئەو داخستنی ئەو فڕۆکەخانانە ئێمە ناچار بووین ئەو گەشتیارانە بهێڵینەوە لەو جەزیرەیە کە بەداخەوە تاوەکو ئێستا ئاسۆیەک نییە کە فڕۆکەخانەکان بکرێنەوە. پلانی بیمان ئەوەیە کە بە ڕێگای کەشتی بیانهێنین بۆ بەندەرچارەک، لە بەندەرچارەکەوە بە ڕێگای وشکانیدا بە سنوورەکانی عێراقدا بیانهێنینەوە هەرێمی کوردستان. ئەو وەکو پلانی بیە، هەتا وەکو ئێستا بڕیارمان نەداوە کە ئەو پلانە جێبەجێ بکەین. بۆی ڕاگررتنی گەشت ئاسمانەکان بەشێکی کۆمپانیای گەشتیارەکان ڕێگەی وشکانی بەکاردێن بۆ گەڕانەوەی گەشتیارەکانیان لە ئێران و وڵاتانی ناوچەکە. قاسم ئەحمەد بەڕێوەبەری بەشی میدیا لە کۆمپانیایەکی گەشتیاری ڕایگەاندووە لە ڕێگەی گروپە گەشتیارەکانەوە ژمارێکی زۆر گەشتیار ڕویان لە وڵاتانی ئێران و ئوردون و لوبنان کردەوە. زۆر بەشیان ڕێگەی وشکانی بەکاردێنن بۆ گەڕانەوەیان لەبەر ئەوەی ئەو ڕێگەیە مەترسی لەسەر نییە. واوتیش بەشێکی ئەو کەسانش کە تیکتی فڕۆکیان بڕیوە بۆ گەشتەکان کار ئاسانیان بۆ دەکرێت و وادەکەیان بۆ دەگۆڕدرێت. ئەلمان زۆرە بەتایبەتی لە ئێران، لە ئەردەن، لە لوبنان کە زۆربەی گروپی گەشتیاریە هەیە سەربەخۆ ڕۆشتووە، بەڵام هەندێکیان ڕێگە وشکانیەکان بەکارەهێنن. لەبەرەوەی ڕێگە وشکانیەکان لە ئێستا زۆر مەترسی لەسەر نییە، چکە هێرشەکان زیاتر ئاسمانین. وەروەها کە حاجیەکانی ئێستا لە سعودیا کە ئەبوو ئەمڕۆبیانی بگەڕانایەتەوە لە ڕێی هێڵە ئاسمانیەکانە، ئەوانیش بێگومان هەرەبێ بە ئیجباری ڕێگەی وشکانی بەکاربێنن کە ئەمە بەرگرانیەکە کەسێکەیە تەمەنی زۆرە بۆ ڕێگا دوور و درێژە سەبر و تەحمولی نییە. بەڵام دوازارە مشتێکە کە لە کۆنتترۆلی ئێمەیان یا شتێکە کە هاتوۆتە پێشەوە و بێ بتوانین مامەڵی لەگەڵا بکەین. ئەوەی لەسەر ئێمەیە و کەسانی کە گەشتەکانەکەن کە تکتیان بڕیوە ئەوەی بتوانین ئەگەر بیانوێ پارەکانیان بۆ بگەڕێنینەوە یاخود بەروارەکانیان بۆ بگۆڕین بۆی کەسەکە هەرچۆنێ بۆ گەشتەکەی بکانەگەوەی کە گەشتەکەی بە تەواوی ڕەت بکاتەوە، چکە هەیە بە مەبەستی بازرگانی هەیە، مەبەستی گەشتیاری هەیە، بە مەبەستی نەخۆشی سەردانی کردووە. لەبەرەوە ئێمە ئەوەی بتوانین هەوڵێن کاراسانیان بۆ بکەین و ئەو ڕێگایکی باشە ئەویان بۆ بکەین. ئێمە ئەتوانین پەیوەندێکی باشکەین لە نێوان هێڵە ئاسمانیەکان و ئەو ئاناچکە هەندێک لە هێڵە ئاسمانیەکان لەوە ناچێت بتوانە پارەکە بگەڕێنەوە، بەرواریان بۆ گۆڕن بە هەمان نرخ کە پێڵێن چینج. و زۆر لە هێڵە ئاسمانەکانیش کە بەرچاوڕوون یەجارێ ئایا تاکەی ئەو گەشتە ئەگەڕێتەوە، زۆربەی پارەکە ئەگەڕێنێتەوە. گرژی وڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامە، هەردوو لا بەردەوامن لەوەی کا هێرش بکەنە سەرناوچەکانی یەکتر و ئاسمانی وڵاتەکان بەکاردێنن بۆی هێرش بکەنە سەر یەکتر و لە ناوخۆی هەردوو وڵاتەکە دەنگۆی چاواسێ و قسەی چاواسێ و لەسەر ئاستی جیهانیش کاردانەوەکان بە جۆرێکن کە هەمووان دەیانەوێت بربەستێک یا خوستەدێک بۆم بابەتە دابنێن بۆی کە گرژەکان زۆر درێژە نەکێشێت. و ئەم بابەتە لەگەڵ سامان سلێمانی پامنێری کورسان نیوز زیاتر باز دەکەین لەبەری ئەو ڕاستەخۆ لە تاران و لەگەڵمانە بێ و زانیاری زیاتر لای ئەو هەیە. سامان نیوە ڕۆ باش دێمە لای
لای تۆ قسەمان بۆ بکە بزانین چی نوێ هەیە و ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە دەمێ بزانم میدیاکانی ئێران لە ناوخۆی ئەو وڵاتەدا چۆن باسی ئەم بابەتە دەکەن هەتا دوێنێ باسیەوە دەکرا هاوڵاتیانی ئەو وڵاتانە وەروەها بەشێک لە خوێندکارانی کورد کە لەوێ دەخوێنن باسیێوان نەکریاوت میدیای ئێران شتەکە زۆر بە سادەی باز دەکا و زۆر بە سادەیش لە ئێمەی گەیاندۆ باسیێواکە نەڵێن هیچ شتێکی ئەوتۆنی و دۆخەکە ئارامە ئەمێ بزانم بەڕاستیەوان چۆن باسی دەکەن و هەر بەڕاستی لە ناوخۆی ئێراندا دۆخەکە ئارامە کێوی سڵاوت لێ بێ ڕاستیەکەی ئەوەیە کە دوایین هەواڵ ئەوەیە کە چوار دەنگی تەقینەوەی زۆر بەهێز لە شاری تەبرێز کە خاوەنێکێک لە گەورەترین پاڵاو گەنەوتیەکانی ئێرانە بیسرێت و نازانین بەڕاستی خودی پاڵاوگاکە کراوەتە ئامانجیا دەوروبەریەتی ئەوەی کە لە فۆتۆکانە دیارە زۆر نزیکە لە پاڵاوگەکە بەڵام نازانین زیانی بە پاڵاوگەکەش گەیشتویانە هەروە ئەوتر دەنگی دوو تەقینەوەی زۆر بەهێز لە شارەکانی کرماشان و خوڕەماوەیش چەند دقە پێش ئێستا بیسراوە ئەمە لە کاتێکدایە کە تقریبان زۆربەی هێرشەکانی ئیسرائیل لە کاتی شەودا کراوە بۆ نمونە دوێ شەو لە تاران بەڕاستی تا دەموبەیانیش هێرشی درۆنەکانی ئیسرائیل و بەرپەرشدانەوەی سیستەمی بەرگری ئێران بەردەوام بوو کە تەنانەت فڕۆکەخانەی مێهرابادیش بەشێکی کرایە ئامانج بەڵام لە کاتەوە کە هەوا گوتەوە تاران تقریبان وەزعەکە ئارامە تا ڕادەیەکی زۆر سەبارەت بۆ بابەتش کە تۆ باست کرد بە شێوەیەکی گشتی بەڕاستی بابەتەکە جیاوازە بڕێ ناوچە ئاڵۆزیەکی زیاتریان پێوە دیارە تەنانەت کاتەکانیشی جیاواز هەروە کاماژێکم بۆ نمونە لە تاران بە ڕۆژە لانیکەم لە دوێنێ و ئەمڕۆدا تا ئەم لەحزە بە ڕۆژە بارودۆخەکە ئارام بووە ژیانی ئاسایی هاوڵاتیان وەکو خۆی بەردەوامەوە تەنانەت بەرپرسان دڵنیایی ئەوەشیان داوە کە لە داگیرکردنی هەموو پێداویستەکان لە وزە و سوتەمەنیەوە بگرێت تا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان هەموو شتە دابین کراوە و هیچ کێشێنی و تەنانەت یەدەکەکانیش پێداویستێکی باشی تەدا ڕاگیراوە بەڵام بەگشتی بارودۆخی ئەتوانم بڵێم شەڕە و هەردوو لاش هەڕەشە لە یەکترەکەن و هەڕەشەکانیش تا دێت ئاستێکی زیاتر بەخۆیەوە بینەوە بەرپرسانی ئێرانی لە ئێستادا باس بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ بەرپرسێک نەویستۆ ناوی خۆیان شکا بکە بە ئاژانسی فارسی وتووە کە قۆناغی داهاتووی هێرشەکانمان 1000 موشەکە بێک ڕەوانەی ئیسرائیلێکە لەلایەکی ترشەوە باس لەوە کرێکە لایەنی بەرامبەریش باسی لەوە کردووە کە ئێستادا کە کۆمەڵێ ناوەندی بەرگری لە ئێران لە ناوبردووە بە تایبەت لە خاڵە سووریەکان ئاسمانی ئێران بۆی کراوەی و ئەوێت هێرشی تازە بکە ئەمە لە کاتێکدایە کە بۆ نمونە ناوەندێک لە شاری زەنجان کە ناوەندێکی یەدەکی چەک و تەقەمەنی بووە سەلبانی ئەمڕۆ کراوەتە ئامان چەند ناوەندێکی بەرگری بە تایبەت گرنگترین ئەوەی لە شاری هەمەدان بوو ئەوێش کراوەتە ئاماند وە ئەوێن بەرپرسان لە هەوڵدان کە جێگرەوەی ئەم ناوەندانە بە شێوەی لە شێوەکان دابین بکەنەوەی کە ئاسمانی ئێران بە ئاسانی نەتوانێت لەلایەن موشەکی یا فڕۆکەی ئیسرائیلیەوە بە شەریعەت تێپەڕن و بێن شوێنێکی تر بکەنە ئامانج بەڵام بەگشتی دڵەڕاوچی و ترس لە ناو خەڵکدا هەیە و ئەمەش بەڕاستی شتێکی ئاساییە لە بارودۆخێکی ئاوا ئیسرائیلیش بە پێچەوانەی ئەو شتانەوە کە لە ڕاگەیاندنەکانە باسیەکە خەڵکی مەدەنی کردووەتە ئامانج هەر ئێستا ئاماری سەرەتایی لای من ئەوەیە کە لە شاری تاران تەنها نانیکەم 20 منداڵ گیانیان لەدەستاوە لە دووشەوی ڕابردووە کە ئەمە نیشانەدا خەڵکی مەدەنی و خەڵکی سڤیلیش بە ئامانج کراون و ئەمە بەڕاستی ڕێژەی ترسەکەی زیاترەوە تەنانەت شەوی ڕابردووش منداڵێکی وەرزشوانی ئێرانی کەندانی تیپی تکواندۆی ئێران بوو تەمەنی 10 بۆ 11 ساڵ بوو ئەویش گیانی لەدەستاوە و چەند کەسایەتی و کەسی ترکە بەڕاستیش پەیوەندیەکیان نە بە شێوەی ڕاستەخۆ نەڕاستەخۆ تەنانەت ئەندامی بنەماڵەی کەسی سەربازیش نەبوون بە ئامانج گیراون و هەمومانەوەی کردو کە بەڕاستی ترسەکە لای خەڵک زیاتر بێ و چاوەڕوانی ئەوە بن و هیوایان ئەوەیە کە بە هێرشەکانی ئێران تا ڕادێ بتوانن ئێستۆ بە ئیسرائیل بکەن بەڵام نازانین بەڕاستی ئاڕاستی داواکان لە ساعتەکانیدا بەرەو کام لە ئاچی بە پێی ئەوش کە ئێران هەڕەشەی لەو سێ وڵاتە کردووە لە فەرانسە و بریتانیا و ئەمریکا کە ئەگەر بێت و یارمەتی ئیسرائیل بدەن هەموو بنکەکانیان ناوچەکە ئەکاتە ئامانج و ئەمەش وای کردووە هەوڵێکی ناوچەی نێودەوڵەتی بۆ ڕاگررتنی شەڕەکە دەست پێ بکە بەڵام ئێران تا ئێستا وەڵامێکی بۆ بابەتە نەبوو بەڵام خاڵێکی زۆر گرنگ کە لە ڕاگەیاندنەکانیشا کەمتر سەرنجی بەدرا هەیە بێ باسی بکەم تا دوێنێ لایەنی ئێرانی ڕایگەیان کە دانوستانەکانی ڕۆژی یەکشەممە بە هیچ شێوەیە قبول ناکەین و بەشدار نابین پەیداوە لەلایەن ئێرانەوە ڕەت کرایەوە بەشداری لەو دانوستاندا بەڵام ئەمڕۆ ئیسماعیل بەقایی و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لێدوانێکی تازەی داوە سەرڕای ئەوەی کە ڕخنە لە ئەمریکا و ئیسرائیل ئەگرێت کە بەتایبەت ئەمریکا کە پابەندی پرەنسیبەکانی دانوستان نەبووە
ناڵی بەشدار نبین ئەڵێ هێشتا بڕیارمان نەداوە ئەڵێ نازانین سبینێ لە کاتە توانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان سامان ئێران قسەی گۆڕیەوە سەبارەت بەمە ئەمە پێتوانیە پەیوەندی هەبێت بە و قسانەی دۆناڵد ترامپۆش کە دۆناڵد ترامپ بڵێ ئەم هێرشانەی ئیسرائیل ڕێگە خۆشکەر دەبێت بۆ دانوستانەکان و ڕێکەوتن لەگەڵ ئێراندا سەبارەت بە بابەتیە تۆم زۆر چاودێر پێشتر تەنان پێش هێرشەکانی ئیسرائیل باسییانەوە پێیان تەنان دەگربێت و شەڕێکی لە ناوچەکە لە نێوان ئێران و ئیسرائیل ئەبوو بە ئەمریکاکانی ئێران نێوان ئێران و ئیسرائیل درێژە پیاکە لەوانەیە تەنانەت ماوەیەکی ڕابگیرە بەڵام لە کۆتاییە درێژە پیاکات و ڕێگەش خۆش ئەوێ بۆەوەی کە دانوستان بە ئاسانی جێبەجێ بەڕاستی نازانین ئەو لێدوانەی ئیسماعیل بەقایی مەسەج و سیگناڵە بۆ ڕاگررتنی شەڕەکە بۆ گوشاری ئەمریکایە بۆ سەر ئیسرائیل یا ئەوەی کە ئێرانیەکان پێوایە کە ئەو ڕیداوانەی کە ڕووی داوە لە ئێستادا تەنها بە دانوستان ڕێگری لێ بکرێ نازانین و ئەوەش دیارە کە بەڕاستی ئەم وڵامی ئیسماعیل بەقایی لەو پرسیارەدا لە وەڵامی ئەو پرسیارەدا ئایا پلان و سیگناڵێکی لە پشتە یانە بڕیاری کۆتاییە یا ئەگەری گۆڕانی تایە بەڵام ئەم گۆڕانە لە وتەکانیدا ئەمڕۆ لەناو چاو دوێنێ و پێرێ بۆ دوێنەوە پێرێ بە ڕاشکاوانە و بەڕوونی بەشدار نبین و لە لایەن ئەمەوە هیچ سوودێکی نیە دانوستان بەڵام ئەمڕۆی توێتی هێشتا نازانین و ئەمە پێشم سیر بوو بەڕاستی لە ڕێگەیەنەکانە هێشتا بۆ شێوەی کە پێویستە لە گرنگی پێنەداوە لە حاڵێکا کە لە باشێشادا ئەو گۆڕینە زۆر گرنگە. سامان بەڕاستی نازام ئەبێ چیت پێ بڵین لە قەرەبووی ئەو هیلاکی مای ئەم چەند کاتژمێر ڕابردوو کە بە بەردەوامی لە هەموو گەشتەکان و لەگەڵ ئێمە بەردەوام بووی تەنها خۆشتی سوپاس بۆ زانیارەکان بە هیوەی سەلامەتین بۆ تۆ ماندوو نەبی دەست خۆش و بە هیوەی سەرکەوتن. زۆر سپاس دەچینە کەرکووک ئەم ئاڵۆزیانی کە لە نێوان ئیسرائیل و واروەها ئێراندا هەیە کاریگەری لەسەر نرخی شتومەک لە بازاڕەکانی کەرکووکدا دروست کردووە. ئاسۆ ئەحمەد پامێری کوردستان نیوز ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ زانیاریمان پێدا. ئاسۆ نیوەڕۆ باش دێمە لای تۆ دەمێ بزانم نرخی شتومەک بە چه ئاستێک بەرز بۆتەوە هیچ ڕێژەیەکت لایە بۆمان ڕوون بکەیتەوە؟ ئێستا من لە نێوێکێک لە مارکێتەکان یان مۆڵەکانم کە مۆڵی ئیسکانە لە گەڕێکی ئیسکان لە پەرۆزگای کەرکووک لە زۆر مارکێت و شوێنی تریش پرسیارم کردووە بڵێ نرخ بەرز بۆتەوە نرخ بەرز نەبووتەوە و کاریگەریەکی ڕاستەوخۆش دیار نییە بەسەر نرخی مادە خۆراکیەکان کەلوپەل و پێداویستە جۆرە و جۆرەکانەوانی کە ڕۆژگانی ڕۆژانەی هاوڵاتیان بەندە لەسەریوە پێویستیان پێێتی هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆ نابینرێت چونکە لێرە لە کەرکووک بەڕێبراتی تاوانی ڕێکخراو هەیە جەریمە منەظەمە ئەوان هێژنەکانیان بە بەردەوام بەسەر شوێنە بازرگانی و فرۆشار و مارکێت و مۆڵەکان دەسوڕێنەوە بزان هەر شوێنێک نرخەکانی گۆڕیوە ئەگەر بە شێوەیەکی گشتی نەبێت ینی هەندێک جار گۆڕانکاریەکە گشتی نین تاکەکانیان تایبەتینیان شوێنە بازرگانەکان خۆیان بڕا دەدەن کە نرخەکان بەرزکەنەوە هەر سکاڵایەک بچێتە لای ئەو تاوانی ڕێکخراوە ئەوان لایەنی سەرپێچکار ڕوبەڕووی سزای یاسایی دەکەنەوە بۆی کە نرخەکانی بەرز کردوێتەوە بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقعدا لە ناو مارکێت و مۆڵەکان و بازاڕەکانی پارێزگای کەرکووکە بینێت نرخەکان وەک خۆیان هیچ گۆڕانکاریێکیان بەسەردا نەهاتووە جموجۆڵی هاوڵاتیانیش ئاساییە ینی دەبینین زۆر جاکە ئەم حاڵەتانە ڕوودەدات ئەم مارکێت و مۆڵانە پڕ دەبێت لە خەڵک دێن بۆ ئەوەی مەواد بکڕێن ینی چۆنەڕێ بیبنەوە ماڵەکانی خۆیان بەڵام ئێستا زۆر ئاسایە ئەوەی ئێمە دەیبینین هیچ قەرەباڵغەیەک دیار نییە هاوشێوەی چەند ڕۆژێکی پێش ئەم ڕووداوانەیە کە ڕوویداوە هاوڵاتیان بە ئاسایی دێنە ناو مارکێت و مۆڵەکان ئەو شتەی بیانەوێ دەیکڕن ئەوەندەی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی کاریگەری لەسەر بازاڕەکان دروست کردو ئەوەندە گرژی و ئاڵۆزەکان کاریگەریەکی ئەو تۆیان نییە بەڵام بۆ پێی لە کەرکووک بۆرسەی دراویش نییە ینی بەرزبوونەوەی بەهای دۆلار یان دابەزینی بای دیناری عێراقی درەنگتر دەگات بە پارێزگای کەرکووک بەڵام بە بێگومان ئەو مندوبی کۆمپانیایانی کە دێن مادە خۆراکیەکان و بەرهەمەکان دێنن بۆ مارکێت و مۆڵەکان لەگەڵ بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی ئەوانیش ناچار دەبن نرخی کاڵاوشتمەکانیان گرانتر بکەن ئەمە پێ دەچێت گرانیەکە بە گوێری بەرزبوونەوەی نرخی دۆلار بێت ئەگەر ناوەکو گۆڕانکاری بەسەر نرخی کاڵاوشتمەکەکان داهات بێت لە بازاڕەکانی پارێزگای کەرکووکدا بۆ خۆیەتی هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ بەسەریاندا ناهاتووە. ئاسۆ هەربژی سوپاس بۆ زانیارەکان باش بوو لای تۆ زانیارەکان ئەهۆن بوون هەربژی دەست خۆش.
بەردەوامە بین بۆی هێرشەکانی ئیسرائیل و ئێرانەوە بۆ سەر یەکتر بەهای تمەنی ئێرانی دابەزینی بەرچاوی بەخۆی و بینیوە و دۆلاری ئەمریکیش بەرز بۆتەوە لە ئێستاشدا لە بازاڕەکانی درا و لە هەرێمی کوردستاندا 100 دۆلاری ئەمریکی بە 8 ملیۆن و 500 هزار تمەن مامەڵی پێوە دەکرێت. ئەمڕۆ ئەم دقیقەیە گەڵا بە 145,000 دیناری عێراقیە هۆکارەکەیشی ئەوەیە کە بازار نییە بەڵێ بازاری ئێرەکراوەتەوە بەڵام هەولێر نەکراوەتەوە بەغایش تا ئێستا عەرز و دەرخسەی نییە خەڵکێکی ژێ مەترسی هەیە مەخاوفی هەیە تەنها ئەوەیە هۆکارەکە برز بۆتەوە گەڵا دوێنێ تعتیل بووە ئەم ڕووداوەی کە ڕووی داوە لە ناوچەکەیە کەوتۆتە تعتیلەوە قوتڵەوە بۆیە گەڵا بەرز بوو تمەن 8 ملیۆنی بە گەڵایەکەم دەقیقێ پێنجشەمە بەیانەکەی 7 ملیۆن و 900 هزار بوو ئێوارە کە بازار داخرا بە 8 ملیۆن و 100 هزار بوو ئێستا 8 ملیۆنی ناکە حازرەکە 9 ملیۆنەکە دۆلار لە چاو چوارشەمە و پێنجشەمەیە بەرز بۆتەوە و تمەنیش بەهای لە دەستداوە. سەرۆکی سندیکای ئالووی سلێمانی دەڵێت لەگەڵ ئەوەی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل کاریگەری لەسەر زۆربەی بوارەکان دەبێت بەڵام لە بواری سەوزە و میوەدا بەهۆی ئەوەی کە بەروبوومی ناوخۆی پێگەیشتووە هاوردە نەکردنی لە ئێرانە و کاریگەری نابێدار شاندا تا ئێستا سنوورەکان ئاساین و ئاڵوگۆڕی بازرگانیش لە نێوان هەردوو وڵاتە بەردەوامە. بەڵێ وەک دەزانین یعنی ئەم جەنگی نێوان ئێستای نێوان ئێران و ئیسرائیل تەنها جەنگی موشک نیەوە تەنها زیانەکانە و زیانانە نین کە لە موشکەکانەوە بەرهاوڵاتیان دەکەون بەڵکو لایەنە بازرگانەکەی و کۆمەڵێک لایەنی دیکە زیانیان هەیە نەک تەنها بۆ دوو وڵاتە بەڵکو بۆ وڵاتانی چواردەوری خۆیان بە تایبەتی عێراق کە وڵاتێکە بەشێکی زۆری و کاڵاوشمەکانی کە هاوردی وڵاتە دەکرێن کاڵاوشمەکی ئێرانین لە ئێرانەوە هاوردە دەکرێت و تێیدا بابەتە سەرەتاییەکان بابەتی بنمونە خۆراک میوە بابەتانی دیکەی کە بەشێکی زۆری وەک دەزانین یعنی لە ئێرانەوە ساڵانە با قەبارەیەکی گەورە دێنە نێو هەرێمی کوردستان و عێراقەوە من لە علووی سلێمانیم لەگەڵ زۆر بەڕێز کاک سەروەر قساکەم کە سەرۆکی سندیکای علووی سلێمانیە مێ زانیاری وەربگرم لەسەرەوەی کە بزانم ئەم جەنگە تاوەکو چەندە کاریگەری کردۆتە سەر جۆڵەی بازرگانی بە تایبەتی لە علووی سلێمانی کە ئێرە زانین یعنی پێداویستی خۆراکی شاری سلێمانی و بگرە بەشێکی زۆری ناوچەکانی دیکەی ینی دەرەوەی پارێزگای سلێمانیش دابینەکە چەندە کاریگەری کردو جوڵەکان خاوبوونەتەوە هیچ کاریگەری هەبووە من دەستخۆشیتان لێکم بەنیسبەت بەروبوومی سەوزە و میوەکانەوە ئێستا ئێمە لەم کاتەدا لە 180 بۆ 85 بەرهەمی خۆماڵیمان هەیە هیچ تەسیرێکی نەکردووە و ئەگەر ئەو بەرهەمانش کە هەیەسش تا ئێستا لە ئێرانەوە بماندێ نەخێر ئەو جوڵی بازرگانی سەوزە و میوەی کە ئێمە هاوردێمان کردبێ هیچ تەسیرێکی نەکردەوە هیچ شتێکی بەخۆیەوە نەمینەوە و حدودەکانیش ئاساییە هەتا ئەم دەقەیە کەمێک ترسیان لە بەرزبوونەوەی نرخەکان هەیە و دەڵێن لەوانەیە کاریگەری ئەم جەنگە یاخود ئەگەر لە ماوەیەکی کورت ئەم جەنگە چاو نەبێ و درێژ بخایانێ لەوانەیە نرخی شمە گران ببێ و بە تایبەتی ئەم بابەتانە سەوزە و میوە و بابەتی خۆراکیانەکە ینی خۆراکی هاوڵاتیانە نەمە شتێک نێ بڵێ هاوڵاتی توانێت دەستی لێ بگرێتەوە ئەمە بەم شێوەیە طبعا ئەگەر ئەو جەنگە سیرایەت بچێشەوە بچێتە ئەو فەسڵانەی کە ئێمە پێویستمان بەو بەرهەمانەیە کە لە ئێرانەوە هاوردەکەین ئێمە بەرهەمەکانمان زیاتر سەوزە و میوەکانمان بەدی سەوزەکانە زیاتر لە 180 بۆ 90 لە ئێرانەوە هاورداکەین ئەگەر خوا نەخواست ئەم جەنگە سیرایەت بچێشێ ئەحتیمالی هەیە هەموو شتەکان تەسیرەکە ئەو بەرهەمانی کە لە ئێرانەوەیە بە تایبەتی سەوزە و میوە و وشکەکان ئەوەی کە تەسیرێکی زۆریشیە بێ هەم نرخەکەی هەڵاوسان وە خۆیەوە بینێ و هەم بە ئاسانی بۆمان نایەتە ئەوەی کە ئێستا بۆ منە لە علووی سلێمانیا بوونی هەیە وەزایدەن بەرهەمی ناوخۆ تاوەکو چەندێکی دیکە توانێت با بڵێت خۆی بگرێت یعنی واکە کە بۆنە بەرهەمەکان خۆدا و خەزنەی کە هەیەەوە ئەو بەرهەمەی کە ئێستا لە ناوخۆیان منتەجەکرێن تاژەکرێت ئەتوانێت چاچەنە خۆی بگرێت بۆی کە بەرز نەبێتەوە نرخەکانە نەخود پشت نەبەستێ بە بەروبوومی بە تایبەتی ئێران ئێمە تا ئەو بەرهەمانەی کە سەرەکین بە تایبەتی کە خورێ لەم فەسڵانەیە تا مانگی یانزەش ئێمە کێشەمان نابێ ئیشەڵا بەرهەمێکی زۆریشمان هەیە ئێستا لە چاو ساڵانی پێشوە بەرهەمەکانمان زۆر پارەش ناکە بەڕاستی نیوەی نرخەکانی پارەکە چیمان بەرهەمەیە کە بەرهەمی خۆماڵیە گیرمان خواردۆ بەدەستەوە بۆمان نافرۆشێ نرخ چۆنە ئێستا بەگشتی بۆ نمونە با بڵێن تەماتەکەی شەکە لە خواردنە سەرەکیەکان
پیاز ئەمانەی کە بابەت سەرەکی نرخیان لە چاو پێشوا بەرز نەبووەوە لە دوایام جەنگە نەخێر بە زۆر نرخەکانمان وەکو باسم کرد زۆربەی بەرهەمەکانمان کە ئێسای جوتیارەکان بۆمان دێت کرێسیارە و مەسرفەکانیان بۆ دەرنایێنێتەوە لە بەرەوەی کە کیلۆ تەماتە 300 دینار ناکە با ئینجان 200 دینارە هەموو بەرهەمەکانی عنی هیچی نرخەکانی خۆی بە تەواوەتی ناکە ئێستا بە کورتی وڵام بێتەوە هاوڵاتی پێویست ناکا بترسێ بە هیچ شێوەی ناخێر هاوڵاتی ئێمە گرنگییانەینە کە بەرهەمەکانی خۆماڵیمان زۆرە تا مانگی 11 و بۆ 12 ئێمە کێشەیەکمان نابێت لەگەڵ بەرهەمی بە تایبەتی سەوزەمی وایە سەرۆکی سندیکای علوی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانەرەکانە بەڵێ وەکو سەرۆکی سندیکای علوی سلێمانی باسی لێوە کرد لە ئێستادا بەرهەمی ناوخۆیی بەرهەمێکی زۆری ناوخۆی لە نێو علوی سلێمانیدا هەن وە کەمتر پشت دەبەسترێ با بەرهەمە دەرەکیەکان و بە تایبەتی ئەو بەرهەمانێکە لە ئێرانەوە دەهاتنە نێو علوی سلێمانی و بۆیە ڕێژەیەکی زۆر هەیە وەکو خۆیان باسی لێوە دەکەن وەکو نرخ نەخێر نرخی لە چاو بڵێن پێش ئەم بارودۆخەیە هیچ گۆڕانکاری بەسەردانە هاتۆ بەڵکو بەهۆی زۆری بەرهەمەکانەوە نرخ لە چاو پێشودا داوەزینی بەخۆیەوە بینیوە بەردەوام بین زیاتر لەسەر گرژی ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ئێران دەمێنینەوانێ بابەتەکە قسەی زۆر هەڵدەگرێت و گرژەکان بەردەوامیان هەیە و تا ئێستا ئیسرائیل لە ئێمە ناوەستین لە هێرشکردنە سەر ئێران هەتا تەواوی ئەو ئامانجانی کە دیاریمان کردو دەی پێکەین و هەروەها لە بەرامبەریشتا ئێران ئەڵێت ئێمەش ناوەستین لە بەرپەرشتانەوەی ئیسرائیل و لەبەر ئەوەی کە زیانێکی زۆریان بەرکەوتووە باس لە بەشێکی قسەکانیانە باسیێوەکەن ئەڵێن ئێمە بڕیارمان نەداوە کە جەنگ دەست پێ بکە بەڵام ئێمە بڕیار دەدەین کەی جەنگ کۆتایی پێ دێمە قسەکانی ئێران و ئیسرائیل لە بەرامبەرجا لەسەر ئاسینە و دەوڵەتی کاردانەوەی ناوخۆ و قسەی جیاواز بە دوای خۆیدا دەهێنێت و هێناویشێتی زیاتر لەسەر ئەم بابەت تاوەستین لەگەڵ دکتۆر ژیلوان یار ئەحمەد پسپۆڕی مێژووی هاوچەرخ و مێژووی نوێ و هاوچەرخی ئێران کە جەنابیان لێرە میوانن و لێرە ڕاستەوخۆ قسەی لەگەڵاکەین دکتۆر زۆر بەخێر بی ئەم بابەتە قسە زۆر زۆر هەڵەگرێت و زۆر وردیشە و پێی کاتژمێرەکانیش گۆڕانکاری بەسەردادێت بەڵام ئەوەی کە دەمەوێت دەست پێ بکەینەوەی کە بەڕاستی بە زۆر بە دقیقی ئیسرائیل چی لە ئێران دەوێت وڵاتێکی بێچەکی ئەتۆمی دەوێت یاخود وڵاتێکی لاوازی دەوێت یاخود دەیەوێت بەڕاستی ئێران بسڕێتەوانی یاخود بە تەواوەتی بیڕۆخێنێت زۆر سواز بۆم دەرفەتە لە ڕاستیە وەڵامی پرسیارەکە وها باشترە کە بگەڕێنەوە کەمێک بۆ دواوە بۆ بوعدە تاریخیە لە شێوازی ململانەیە و لە شێوازی ناکۆچیەکانی بنی هەردوو دەوڵەتەکە لە دوای ساڵی 1970 و وجودی کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ و پەیامێکەیەتی پەیامێکە دژە زایۆنیزمیە و لە ئەساسەوە بەڕای بەڕەتکردنەوەی دەسەڵاتی ئیسرائیل لە مەنتیقەکەیە و مۆدێلەکانی ڕەتکردنەوەی ئەو سوڵتەیی کە ئیسرائیل لە ناوچەکە هەیەی بەڕاستی لە ئەزندەی سیاسی ئێران چەسپیوە و لەنا ئەو ئەسانە چەسپیوە کە ئەمڕۆ دەسەڵاتێکی گەورە لە ئێرانە و تەحکوم بە احتیوای پەیوەندیەکانی مەنتیقەکەواکەن و تەنانەت لەو کاتی کە توانیان بڕۆنە دەرەوەی سنوورەکانی خۆیان ئەم بابەتیان فراوان کرد لە ڕەمزێک و لە هێمایەک لە قسەیەک هێنانە دەرەوە بەڕاستی بۆ ئەوی کە زیاتر جدیتر ئیشی لێ بکەن وەکوی کە لە سووریا بەڕاستی بینیمان کە چەند نمونەیەک لە پێکردانی ڕاستەوخۆمان بینیوە لە ڕاستیات بە بڕای من مەسەلەی لێدان لە کوڕە ئەتۆمیەکانی یان ئەو جم و جوڵە نەوعی کە لە بەشێک لە کوڕە ئەتۆمیەکانی ئێران کراوە جگە لەوەی کە هەندێک ئاڵنگاری سیاسی و ڕەمزی و شکلی تایە و باڵن لۆجستیکە 2000 ئاڵنگارێکی علمیشە و ئەمە پێمانەڵێ کە بەتەنها ئیسرائیل خەمی لە ناوبردنی کوڕە ئەتۆمیەکانی نییە بەڵکو خەمی گۆڕینێکی بنچینەی لە سیستمی سیاسی لە ئێرانایە بە بڕای من هەتا ئەم قۆناغا هەر ئەوەی کە ئێشتا دەرگانەکراوەوە لەسەروی کە جوڵێکی سیاسی بەرامبەر بە شەقام ئێران هەبێ و جۆرێک لە پشەیوی و نەئارامی هەبێ و ئەو دڵنیە بەردەوامانی کە ناتانیاوە 2000 بەڕە لە دوێنەوە تا ئەمڕۆ 2000 پامی ناردەوە گەلی ئێران ئێمە لەگەڵتانی ئێمە کێشەمان لەگەڵ ئێوایانی ئێمە نامانەوێت تووشی پشەیوی و نەئارامی ببن ئەمانە بۆ خۆی زۆرێک لە جۆرەکان پێمانەڵەیە ئەوەی کە ئیسرائیل لە ئێرانیەوێ ناتانیاهۆ دکتۆرەیەوێت تەنها بەڕاستە خۆ لە ڕێگەی چەکەوەنا لە هەموو دیوێکەوە هێرش بکاتە سەر ئێران و ئەو وڵاتە بشێوێنێ بەدڵنیاییەوە بەڵام هێشتا لەگەڵ ئەوەیانە کە سەخامگیری ئێران لە ڕووی جەماوەریەوە مەسەلەن ئەو هەڵچوونە خێرایی کە لە کاتی جەنگا دروستە بێ خواستێمەی نییە ئەوەی کە بەڕاستی لە ئێرانە لە چوارچەوی فکری ناتانیاهۆکە چەندارێک بە ئاشرا باسی کردووە و لە ئەجندای سیاسی و ئەو جدوایی کە با بڵین ئیسرائیل بۆ گۆڕانکاری لە ئێران هەیەی بەڕاستی سێکردنی دوو دەسەڵاتی سیاسی لەوێ لە ڕاستی ئەو بە هەموو پێوەرێک ئێوێ دەسەڵاتی دامەزراوی ڕاهبەری لە ئێرانە بە تەواوەتی لاواز بێ بەڵام حکومەت کارا بێ واتە دەسەڵات لە نووسینگی ڕاهبەری انقلابەوە بداتە دەست حکومەتی ئێران ئەو لەگەڵ ئەوەیە کە جمهوری ئیسلامی هەبێ و بە بەدیلی بەڕاستی سیستەمی دەسەڵاتی دامەزرای ڕاهبەری ئەزانێ ئەو پێی وایە کە نابێ فەیلەقی قودس ئەمور و کاروباری پەیوەندیەکان ڕێخا ئەو پێی وایە کە نابێ
شؤونی مالی و اقتصادی ئەو وڵاتە لە بەردەستی با بڵین کەتیبەکانی فەرقەی وەکو مەسەلەن خاتمی ئەنبیا ئابێ ئەو پێی وایە کە ئەبێ بەرپرسە کۆنسەرواتیڤەکانی نزیک لە ئایەتوڵا خامنەیی ڕۆڵ و کاریگەریان نەبێ باوی کە حکومەت لە وەزارەتی خارجی بە مەرکاستێ بەڕاستی ئەو ئەوێ بە هەموو پێوەرێک کە حکومەت تەسلیم ببێ بڵێن دەسەڵاتی ڕاهبەری لە ئێران تەسلیم ببێ و بەدیلەکەشی بتەنها دانها با بڵێن کۆمەری ئیسلامی ئێران خۆیەتی بۆیە ئەم درک بەم ناکەوشانە ئەکا و ئەو ئازانی کە هەیە بە هەمان شێوازە و دوێنێش بەڕاستی ئەو هەڕەشە توندەی کە کرا و ئەو کردو تیرۆریستانی کە لە مەنتیقا کراوە ڕاستەخۆ بۆ کوێ بووە بۆ ئەو کەسانە بووە کە مۆدێری لە مۆدلەکانی سڵتەی دیسپۆتیزمین بە نیسبەت ئەوانەوە و دەسەڵاتی مەذهبی توونڕەون و لە ئاستیشی باڵای قەرارن لە ئێرانە کە لە ڕاستیە ئەمانە بەشیان حکومەت نین بگرە مؤسسەیەکە لە دەرەوەی کای حکومەت کە ئەڵێم حکومەت بەبەستم لە دامەزراوی تەشریعی و تەنفیزی و پەرلەمانی ئێرانیشەوە کە بەڕاستی ئیسرائیل خواستی ئەمەیە و تەنانەت ڕۆژ ئاوا بەگشتی و تەنانەت خلیجی عەرەبیش لەگەڵەوەیانە پشیوەیەکە بێ لە مەنتیقەکەیە بەڵام هەمویان وکوڕن و هەمویان لەسەر ئەوە با بڵێن سۆزداریان هەیە بەوەی کە بەڵێ بە دڵنیایەوە کە ئەبێ کوڕە ئەتۆمیەکانی ئێران جڵۆ بکرێ و 2000 سیستەمەکە با بڵێن فەلسەفە و عەقیدە و بیر و باوەڕی سیستەمەکە جڵۆ بکرێ و لەناو ببرێ و دەسەڵات بگەڕێتەوانێ بۆ جمهوری ئیسلامی ئێران واتە بەدیلی سیستەمەکە بە دڵنیاییەوە جمهوری ئیسلامی ئێران بۆ خۆیەتی تا ئەم قۆناغە لە دیدی ئەوانە. دکتۆر بوونی جەنابە بە دەرفە دەزانم لەبەر پسپۆڕێکت پەیوەندیەکانی ئێران و ئیسرائیل لەگە سەیری مێژوو بکەین لە پەیوەندیکی زۆر باشەوە هاتوۆتە سەر پەیوەندیکی زۆر خراپ ڕۆژانێک لەبەر لە 79 ساڵی 1970 ئەمان بەڕاستی هاوپەیمانێکی زۆر باش یەکتر بوون لە ناوچەکەدا بەڵام ئێستا بەڕاستی هەردوو لاکار لەسەر ئەو دەکات ئەم پەیوەندیە بە جۆرێک گۆڕا و دابەزی و هاتوۆتە سەر ئەوەی کە بەڕاستی دانەوێت ئەوان یەکتر لە ناوچەکەدا بسڕنەوە. چی وای کردم پەیوەندی بگاتە ئێرە ئەم خراپی کە لێرەدا دروست بوو هۆکارەکەی چییە؟ زۆر ڕاستە طبعاً لە دوای ڕوخاندنی با بڵێن دەسەڵاتی شانشایی لە ئێرانە مۆدلێکی سوڵتەی دیسپۆتیزمی بە مۆدلە میلیتاریستە لە ئێرانە دێتە پێشەوە کە بە جۆرە لە جۆرەکان هەڵە و کەموکڕەکانی قۆناغەکەی پێش خۆی بەتەواوەتی ئەسڕێتەوە پێی وایە کە ئەوانەی ئەو احتیواکردنی پەیوەندیەکانی لەگەڵ دنیای ڕۆژئاوا ئەمریکایە ئەو هەلومەرجی کە ئێران دروست بە زادەی ئەوەیە ئەو شکستانی کە ئێران ڕوبەڕووی بۆتەوە زادەی دۆستایەتی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکایە و زادەی ئەو مەساڵحانەیە کە ئەمریکا و ئیسرائیل لە ئێرانە هەیان بووە وەکو بەردەوام وەکوی کە ڕابەری شورای انقلاب پێی وایە کە داشی دامە بووە جمهوری ئیسلامی بڵێن وڵاتی ئێران داشی دامە بوو بەدەست ڕێبەرە سیاسەکانی ئەمریکاوە و ئەمریکا بە دۆستی حقیقی ئیسرائیل لە مەتخازانێت جگە لەوەی کە ئێمە هەندێک بیر بڵین لە وەکو عقیدە و بیر و باوەڕ لەگەڵ دروستبوونی جمهوری ئیسلامی ئێرانە ئەم سڵتێکی مەذهبیە و بڕای بەڕەتکردنەوەی هەموو مۆدلانەیە کە لەسەر بنەمای ئایندە ناکەوشی لەگەڵاکەن 2000 هەندێک مەساڵحی سیاسیمان هەیە کە بەڕاستی ئیسرائیل بە بەردەوامی لە سەرەتاوە ئەو زیندایی ئێرانی بەهەڕەشە زانیوە بۆ من ناوچەکە بەگشتی و بۆ سەر نفوزی خۆشی لە منتیقەکەیە و بە هەمان شێوە یعنی ئەگەر سەیری لایەنە جیۆ ئیکۆنۆمی بکەین بە هەمان شێوە مەساڵحەکانی ئێران ئاراستێکی تر وەرەگرە دوای هەفتانەوە و بە پێشەوانە شەوانێ بەڕاستی ئیسرائیل لە منتیقەکەیە بە دیدێکی تر بە شێوازێکی تر و تەعاملی جیۆ ئیکۆنۆمی جیۆ سیاسی لە ژینگەیەکی ترایە بۆیە بەڕاستی دوورکەوتنەوەی ئەم دوو هێزە ئەم دوو دەسەڵات دەجەن سەر بابڵ جەم سەرگرە لە یەکتری ڕیشەیەکی مێژووی قوڵ و درودرێژی هەیە بەشێکی قوڵاوی عقیدە و بیر و باوەڕە و بەشێکیشی بەڕاستی پەیوەندی بە ڕاستەخۆی بە مەساڵح و بەرژەوەندەکانی ناوچەکەەوە هەیە و هەردووکیان ویستیان احتیمال پەیوەندی بکەن بە شێوازێکە تا ئەمڕۆ دەلایلی نەرێنی هەیە و کەمتر ئەوەی کە هەیە با بڵێن جۆر لە جۆرەکان بیسلمێنن کە گرژیان ناوێ بیسلمێنن کە با بڵین پەیوەندەکانن بەرەو دۆخی ئارامی ئەڕۆ بیرمان نەچێت لەگەڵ دروستبوونی جمهوری ئیسلامیە هەر لە سەرەتاوانە خودی ڕێبەری شورای دامەزرای شورای انقلاب کە خودی ئایەتوڵا خامنەیی یعنی کۆمەڵێک چەمکی بەرامبەر بە ئیسرائیل بەکارهێناوە ئەوان مردن بۆ زایۆنیزم بۆ ئەمریکا کە دوانەیەکی دانەبراون لەوێ کاتێکە لە دوای سای 2003 شەوە هێزەکانی بەو شمولەتی دێنە دەرەوەی سنوورەکانی خۆیان بۆ تەزدیرکردنی فکر و بیرواڕ و سەوری خۆیان بە گەوری قسەی خۆیان ڕاستی ئەوان پێیان وایە کە ئەوان دێن ئەو دەستە شەیتانی ئەمریکا و ئیسرائیل لە مەنتیقە لەناوبرن و بۆیە تعریفی دەستی شەیتانی لە زیندەی سیاسی ئێرانە بەڕاستی کۆمەڵێک مەغزای تایبەتی خۆی هەیە و بە هەمان شێوە ئەوان خۆیان بە جملەکانی خۆیان دابەش کردە لە نێوان مستعزفین و مستەکبیرینە بەو ئایدۆلۆژیا سیاسی مەذهبیە تووڕەوەی کە ئەمڕۆ دەستگا و دامەزرای ڕاهبەری وەکو عەقیدەیەک چەسپاندویانە بۆ شێوازی تەعاملکردن لەگەڵ دۆسیەی ئیسرائیلە بۆیە بەڕاستی جگەل لە مەساڵح زیاتر ئەزندایەکی مەذهبی لە پشتێتی و ئەزندایەک بیر و باوەڕ لە پشتێتی و ئایدۆلۆژیا لە پشتێتی و 2000 مەساڵحێکی گەورەش لە پشتێتی بەتایبەت ئەو کاتی کار شانتنە لە دەروی سنوورەکانی خۆیان ئێستا ئەم ڕۆژانە بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ڕابردوو باسیەوەی کردووە
ئەڵێ ئێمە کار لەسەر دەکەین نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕین ئەمە بۆ هەمومان وازەحە بەرگری هەمومان کەوت و ڕێکشنەکانیشمان بینیوە دوێنێ لە بەشێکی قسەکانیە وتی ئەمەی کە ئێستا ڕوودەدات ڕێگە خۆشکەر دەبێت بۆ دروستبوونی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ ئەو نەخشەی کە بنیامین ناتانیاهۆ دایناوە دەتوانێت جێبەجێ بکات دەتوانێت ئەوەی کە ئەو خۆی دەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە بۆ جۆرێکە ئەو دەوێت لە ڕاستیە دیسانەوەم شەڕە پەیوەندی بە پرسیاری زەرابتەوەیە لەبەرەوەی کە ئێمە تا پێش ئەوەی کە دیمەنی شەڕی ڕاستەوخۆی ئاسمانی بینی تەلەبیب و تاران ببینین هێشتا پێمانەوە با بڵێن خەریتەی ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری زدیە و بەڕاستی لە بەردەم گۆڕانکاریە و تەویژمی گۆڕانکاریەکان گەیشتوتە هەموو با بڵین ناوچەکە بەگشتی بۆ خلیزیشەوە بەڕاستی لە ڕاستیە ئەو شەڕی کە ڕوویدا ئێستا تاوەکوێ با بڵین ڕۆژانی دوای حوتی ئۆکتۆبەریش بەڕاستی لە دەرەوە بوو شەڕەکان شەڕی وەکالەت بوون بۆیە خەریتەکە بە شێوازێکدا بەش بوو کە ئەکرا کاری تا بکرێ بەڵام لە دوای حوتی ئۆکتۆبرەوە پاشەشی حەقیقی ئێران لە ڕێگەی گروپە وەلایەکانەوە چ لە لوبنان وچ لە یەمەن وچ لە سووریا بەڕاستی کە دۆخەکە زۆر ئاڵۆسەر بوو لە سووریا و ئەو قسە و باسی کە بەردەوامی شەیە کە لە عێراق تووشی تەقینەوەیەک ببێ و گروپە وەلایەکانی سەر بە عێراق و تەنانەت حکوومەتێکی نزیکە لەوەی تاری تەنسیق هەموو ئەمانە بەڕاستی گریمانە ئەوی لێکرێت بە دڵنیاییەوە کە خەریتەی منتەقەکە بگۆڕێ بەڵام ئایا نیازی ئەم خەریتەیە بە دڵنیاییەوە ئیسرائیل بەتەنە ناتوانێت دەستکاری خەریتەی منتەقەکە بکە مەبەستمان لە خەریتە ڕاستیەکە تێکدانی سنوور نییە سنووری ژێپۆلیتیکی نییە بەڵکو زیاتر پەیوەندی بە مەسائلی اقتصادی و پەیوەندی بە کۆمەرشیاڵەوە پێویستی بە شێوازی تعاملکردنی ئیسرائیل وڵاتانی ڕابردوو کە لە ناوچەکەدا هەبووە بە دڵنیاییەوە یعنی بەسمانەوەی کە خەریتی اقتصادی لە منتەقەکە بە احتیمالێک بگۆڕێ وەکوی چۆن لە سووریا بینیمان و تەنانەت خەریتی سیاسیش لە سووریا گۆڕا باشە دکتۆر ئەڵی کە ئیسرائیل بەتەنە ناتوانێت بگۆڕێ کەواتە چۆن دەتوانێت بکە کێ دەتوانێت هاوکاری بێت لەوەی کە بتوانێت ئەو پلانی کە دایناوە جێبەجێ بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیوەندی ڕاستەوخۆی بە وجودی سیاسی و اقتصادی ئەمریکای لە منتەقەکەیە لە ڕاستی هیچ گۆڕانکارێک بە ئەمریکا مەحاڵە و تەنانەت ئێرانەکانیش درکیان بە مەسەلەیە کردووە ئێمە بیرمان نەچێت تەنها لە عێراق و لە کوردستان بە تەحدیدی کۆمەڵی قاعدەی عسکەری گەورەمان هەیە کە قاعدەی ئەمریکین و بەردەوام لە بەردەم هەڕەشەی ئێرانان و بۆ نمونە بنکەی حەدیدمانەیە کە 77 کیلومتر دوورە لە ناوەڕاستی شاری هەولێرەوە کە بەش بەڕێبەراتێکی تەیە بەڕێبەراتیە تایبەتە بە کاروباری فڕین بەرامبەر بە ینی لە ڕووی عسکەریەوە بەرامبەر بە ئێران و ئێران ئەمڕۆ بەڕاستی نازانم تا چەندێک مکوڕ لەسەر مەسەلێت چکە بەڕاستی هەم ئەمریکا لە بەرباری بێمنەتیان قسایەکە کە ئێمە چەند جارێک ڕێگری بووین لەوەی کە ئیسرائیلش کاتە سەر ئێران و ئێمە ئەمانویست ئێوە لە مەرگ دەربێنین ئێمە ئەمانویست کە دۆخەکە بەم شوێ نەگا ئێمە تا لە پەیوەندی ڕاستەخوای بن لەگەڵ زەنابتانە بۆ ئەوەی کە بتوانین ئەو جاری ڕابردوو 5 شکستێنە ئێستا بابین لە مۆسقات ئەم ڕێکەوتنە بکەین بەڵام ئەبێ بە مەرجی ئێمە مەرجی پێشوەختی ئێمە لە ڕاستی ئێران نەچووتە ژێرباری ئەم مەسەلە و پێمانیەکە بچێ ئەگەر جی جۆرێک لە سازشەیە بە تایبەت کە دوێنە شەو با بڵین ئەنجومەنی ئاسایشی دەوڵەتی فشاری تایبەتی کردووە کە بەڕاستی لە ژێربارێکی لاوازا بوو بەڵام بە حقیقەت یعنی وجودی ئەمریکا لە منتەقەیە زۆر گرنگە ئەمڕۆ چەند سەرچاوی چەند ئاژانسێکی وەکو فارسکن تا ڕادێک نزیکە لە سپای پاسداران ئەڵێ ئێمە تا ئەمڕۆ هێرشەکەمان سنووردار بووە بەڵام لەمڕۆوە فراوانیەکەین و فراوانێکین بە ئاراستەیە کە ئەمریکاش تێوە بگلێ کە لە ڕاستە مەڕەشە ئاشکرایە پێم وایە کە یاجار قورسە لەسەر ئێران و هەتا ئەم ساتی کە ئێمەیتیان ئەمریکا با بڵین مامەڵەیەکی تا ڕادەیەک با بڵین شاراوی هەیە لە دۆسیەکەیە هەستێکی کە ئێوێ بەڕاستی ئێران ناسەری بەو باردۆخە بکاکەتیایەتی لەرگەی ئیسرائیلەوە دکتۆر دۆناڵد ترامپ ئەڵێ ئەمەی کە سەڕووی داوە ڕێگە خۆشکەر دەبێت بۆی کە ئێمە لەگەڵ ئێراندا بگەینە ڕێکەوتن ئەم قسەی کە دۆناڵد ترامپ دێکات لەگەڵ ئەوەی کە هەیە لە ناوچەکەدا دووشتی زۆر جیاوازن ئەگەر ئەمە لە دۆخی کە ئەهۆندا بکرایە ڕەنگە تۆزێک بە ئاساییتر سیرمان بکردا ئەمە چۆن خوێنەوەی بۆ دەکرێت پێشبینیەکەی لە سبەی کە خولی شەشەمی دانوستانەکانی ئێران بچێتە ژێرباری ئەو دانیشتنەوە و هەرچەنە خۆش ئێران قسەشی گۆڕیوە کەمێکبەر لە ئێستا پامنێری پرسانێت لە تارانەوەی وتی وەزارەتی دەرەوەی ئێران تویتی هێشتا بڕیارمان نەدا بەڵام دوێنێ ئەم کاتەی ئەیوت ئێمە ناچینە ژێرباری دانوستان لەگەڵ ئەمریکادا یاخود ناچینە سەر مێزی گفتوگۆ لە ڕاستیە ئێرانێکی لە وڵاتانی کاردانەوەی زۆر خێرایی هەیە و بە بڕای من ئەمە هەندێک زیات و شکستی زۆر کەمەرشکێنی کردووە دوێنێ ئەو براری کە بە خێرایی دای ئێمە بەشدار نابین ڕاستیە ینی لە وەکوتم لە ناو قوڵایی نووسنگیدا مزرای ڕاهبەرم قسەی نەکراوە هێشتا دەرگاکان کراوەیە بە بڕای من کاردانەوەی هەیە بەرامبەر بە خودی ئیسرائیل لە کاتێکا و دانوستانی ڕاستەخۆی لەگەڵ ئەمریکایە و ئەمریکاش تا ئەم دقەیە جۆرێک لە ببنەتی قسەی کردووە و ئەڵێ من بەشدار نین لەمەیە هەرچەنێ خودی ناتانیاهۆ زۆر ستایشی ڕۆڵی دۆناڵد ترامپی کرد لەوەی کە
تا ڕادێک ئەتوانێت گڵۆپی سەڵکا بۆ ئەوەی کە بتوانێت زەکانیان بەرنە ناو خاکی ئەوانەوە کە ئەمە بەڕاستی بۆ خۆناغا پێم وایە مەحاڵە چکان درۆ سێکترینین و شەڕەکەش ڕاستەخۆ شەڕی پایتەختەکانە و شەڕێکی ئاسمانی قوڵە بە هەمان کات بەڕاستی دۆناڵد ترامپ چەندجارێک قسەی دووبار کرد دەتوانێت کە ئەگەر پێویستکە ئێمە لە پشتی هاوپەیمانە ئیسرائیلەکانمانین ینی ئەم قسەیەش بەڕاستی تا ڕادێک ئەوەیە بەڵام نەیشار دەتوانێت کە پێویستەکە ئێران تەمەم قسەی لە دوێنێەوە بۆ ئەمڕۆ 1000 ترامپ ئەم قسەی کردووە بەڵام چەند جارێک ئەم قسەی کردو لە 4 پەیامی ڕابردوویە کە پێویستەکە ئێران بەو مەرجانە ڕازی بێت و دانیشتن بەردەوام بێ پێویستەکە ئێران بێتە نەژێرباری ڕێکەوتنەوە پێویستە ئێران بەڕاستی چەند جارێک ئەم قسانەی کردووە بۆیە وایە بینم کە هێشتا ئێران لە گومانی ئەوەیە کە بەشدار بێیاننا پێم وایە ڕێک هەیە لە ئێرانە کە هێشتا پێی وایە کە ئەبێت ملبن بۆ ئەم داوایانە و ئەبێت ناو ڕێکەوتنە کێشەکان چارەسەرکرێت بە تایبەتی ئەوانەی کە سەر بە دوورن لە دامەزراوەی دەسەڵاتی ڕاهبەرەوە بە پێچانە لە ناو حکومەتان لە ناو کای حکومەتان بۆ نمونە خودی فیزیشکیان چەندین زەری عاجزداوە کە ڕاستەوخۆ لەگەڵ ئەوەیە کە دانستان بەردەوام بێ ئەگەر چی لە ژێرفاری فشارە چەند هەڵەیەش کردووە لە ڕووی خڵاوی سیاسیەوە بۆی کە ئەگەر ئێمە بگاتۆمەکانمان لە ناوبەرین جاریشکە دروستیەکەینەوە ئەمانە بەخواستی ڕێکەوتنەکە نییە ئەمانە پێچەوانی پایامی ڕێکەوتنەکەیە چکە جارێ بەڕاستی سڕووی نەداوە ئەگەر چی یەکلاکەرەوە بوو بەڵام واستەکەی کە ئیسرائیل بە ئەمریکا ناتوانێت ئەم هەنگاوانە بنێ بەڵام ئەمریکا خواستی ئەوەی هەیە کە جاریشکە لە ڕێگەی ئەم مانۆڕانێکی ئیسرائیل کردووە سەر تاران کە بە بڕای من زۆر قورستر کەوتۆ لەسەر ئێران و بڕای من ئەگەر سەیری توانای سیاسی توانای عسکەری ئیسرائیل و ئێرانکەی تام قۆناغا پێم وایە ئەوەی کە ئێران پیشانمانێدا یەکجار کۆنە بە نسبەت ئیسرائیلەوە و ئەوان توانای عسکەریان زۆر بەهێزترە توانای لۆجیکی و فیزیکیان زۆر بەهێزترە و لە هەمان کاتە بەڕاستی کە ئیسرائیلیکە جۆرەکان داهێنانی تەکنۆلۆژیە بە پێچوانەوە ئێران ئەگەر سەیری ئامارەکان کەین بە فەرمی تا ئەم دقیقی ئەمە قسەی تیاکەین لە ئیسرائیل تەنها یەک کەس باسدەوە کرێکە کوژراوە بۆ هێرشانە و لە نزیکی 600 کەس ئەوەیە بەڵام لە ئێرانە بەڕاستی دکتۆر کوژراوەکانی ئیسرائیل 3 کەسە 100 کەسیش بریندارە لە ئێرانیش 104 کەس کوژراوە ئەمە ڕەنگەم ئامارە ڕەنگە تا چەند خولێکی تریژە بەڵام 104 کەس کێن ئەمە گرنگە بالفعل یعنی ئێمە لە باوەی نیو کاتژمێرە 10 زانای گەوری فیزیایی کە لەناو قوڵایی پرۆسی بەرەمانی ئەتۆما بن لە جۆری وەکوی کە ئیسرائیل لە کوێی ئێرانی داوەوە ئێران لە کوێی ئیسرائیل بەڵێ ئەوانەی ئێران بەڕاستی وەپێی وتەبێژی وەزارەتی دیفاعی ئیسرائیلی عشوائین و هیچیان عنی بەبەزداری نەبوون ئەرچی با بڵێن چەند ئاژانسێکی نزیک لە سوپای پازاران بازدەوەکە کە ئەو وشەکانە ڕەوانەی وەزارەتی بەرگری کراون بەڵام ئەوەی کە ئیسرائیل وەکو با بڵێن بە کورتە ڤیدۆ بڵایەکاتەوانێت تەنان لە دەوروبەری ئەو شەو نەشانی هێشتا و ئەوان 3 کەس خەڵکی سیڤیل بەرکەوتووە دەبازەوە کرێکە یەکێک لە قاعدە عسکەرەکانیش بەرکەوت بێ بازەوە کرێکە یەکێک لە فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە جۆری F-35 کەوتۆتە خوارەوە لە ئێرانە بەڕاستیمە ئیسرائیل تا ئەم دقەیە پشاسی نەکردوێتەوانێ بەڵام ڕاستیە لە ماوەی نیو کاتژمێرە بەشێکی زۆری قیادە سیاسەت تووڕەوەکان ئەوانی کە بەرز ئیسرائیل تووڕەون ئەوانی کە بەسەر بەدامەزراوی ڕاهبەری بوون ئەوانی کە بۆ خۆیان بەرپرسی کاروباری ئەم قۆناغی احتیواگەری پەیوەندیەکان بوون لەگەڵ ئیسرائیل و لە چواردەوری ئێرانە بەڕاستی ئەوانە لە ماوەیەکی زۆر خێرایە تیرۆر کراون. دکتۆر من زۆر گوێم لەم شتە بووە دەوترێت ئێران لە ڕووی جوگرافیە و ناوچێکی بەرفراوان و بەهێزە بەڵام ئیسرائیلش ئۆکەی زۆر بەهێزە بەڵام لە ڕووی جوگرافیە و ناوچێکی زۆر بچووکە ئێمە دەتوانین ئەم بابەتە یاخود ئەم مەسەلی ناوچەی جوگرافی یاخود بەرفراوانی ناوچە جوگرافی وڵاتیەکان بکەین بە پێوەەر بۆ سەرکەوتن یاخود بۆ شکستێنانی وڵاتێک ئێمە ئەمە وەکو پێوەردابنین چکە بەڕاستی ڕۆژانە زۆر گەم لە ڕاستیە نەخشەی سیاسی جیۆپۆلیتیکی دنیا گۆڕاوە لەبووە نەخشەی شەڕی عسکەریش گۆڕانی بەسەرهاتوە جاران تاکو ساڵان تا حربی عالەمی یەکەمیش لە مۆدەلە کۆلۆنیالیستێکی هەبوو یعنی زۆرتری قوربانی سوپایدا خەڵکیدا و با بڵێن کوڕ و کچکی ئەو وڵاتەیدا کە بەشدارە بوو لە شەڕا بەڵام دەڕاستی ئێستا بەو شێوە نییە ئێستا سپا لە پشتی لاپتۆپێکەوەی و دوگمەیەکە و دەستی لێداگرێت توانێت ساڕۆخێک بنێ بە شوێنێکەوانێ بەبێ ئەوەی کە جوندیی وڵاتەکەشی تیا بچێت لە ڕاستیە قەوارەی جوگرافی لەم ڕۆیان لە بەرامبەر پێشکەوتنی تەکنۆلۆژی و پێشکەوتنی فیزیکی لە حقیقەتە شتێکی ڕاستنیە و گۆڕای بەسەرهاتووە ڕۆژانە عقلی بەڕێوەبردننی وڵاتەکان و مامەڵەکردن لەگەڵ دوخە جیاوازەکانە ڕقسەکەی تۆ ئیسرائیل 9 میلیۆن کەس بوو بەپێ ئاماری ساڵی 2007 9 میلیۆن کەس بەڵام لە ڕاستیە کێشەی لەگەڵ 20 پایتەختی گەوری دنیای عەرەبیە هەیە کە بەتەنها لە قایرە ئێمە 34 میلیۆن نفوزمانەیە لە ڕاستیە عەدەد و ژمارە لە ڕووی چەنددادیت چۆنێتەوە لە ڕووی چەنددایەتەوە هیچ گرنگ نییە لە ناو دنیای تەکنۆلۆژی پێشکەوت و بۆ ڕادەی لە ئیسرائیلیا هەیە بە پێچەوانەشەوانێ ئەسڵان ینی جۆر لە جۆرەکان جوگرافیای فراوان مەودای لێدان و ئەوە زیاترەکە
بە پێچوانەشەوە هەڵکەوتی جوگرافی و ئەو کرانە و ڕاستە ئیسرائیل و وڵاتێکی بچووکە بەڵام کراوەیە و منفەسی هەیە و ئەتوانەیە مەسەلەن کاروباری خۆی تەحویل با بۆ دەرەوەی ژینگەی خۆی کامان بیر نەچێ بەڕاستی بەشێکی زۆری ئوستۆڵە حربەکانی ناوچەکەی بە ناوچەی دەرەی سپی ناوەڕاست بوون دەرەی ڕەش بەڕاستیشە کۆنتترۆلی ئیسرائیلایە بەبێ هیچ ئەملاولایەک تەنانەت خاڵی هاوبەشیشی هەیە لە ئوستۆڵە حربەکانە لەگەڵ ئەمریکایە و تەنانەت ئەمڕۆ قسە و باس زەوا کرێکە تا ڕادەیەک با بڵین بەرپرسی باڵای سوپای پاسداران داوای لە عێراق کردوێتی ئەو هێرشانی کە ئەم بەیانەی کراوەتە سەر منتەقەی هەمەدان ڕاستیا بە عێراق هاتۆ پێویستەکە جڵۆ بکرێ پێویستەکە با بڵین جۆر لە جۆرەکان با بڵین کەتیبەی عسکەری ئێوەش تەعامل لەگەڵ ئەم قەزەیە وەکوش مەسەلەی زدی بکە و ڕادارەکانتان بخەنە ئیش ئەوانە ئەوان بە ئاشکرا ینی دوێنێ کۆمونۆی سۆدانی لەگەڵ بەشێک زۆر لە با بڵین کەس عسکری لە باڵەکان کۆلۆنیەکانی ئەمریکا ئەوە یەکە عێراق جۆرە جۆرەکان بێلانە بێ بەڵام دوجار ئەوە ئوستۆڵە حربەکانی ئیسرائیل و ئەمریکا لە منتەقەکان بەڕاستی گەورەترە لە ئیداری پاراستنی عێراقێک کە ناتوانێت سەروەری خۆی هێشتا بپارێزێ باشی. باش دکتۆر ئێستا لەم گرژە ئاڵۆزیانەدا بەڕاستی ئەوەی کە دەبینرێت ئەوەی کە دەوترێ ئیسرائیل باڵادەستە ئیسرائیل خاوەنی هێزەکەیە بە کوردێکی لە تۆپەکە لە ساحی ئیسرائیلدایە و ئیسرائیلش دەستی پێ کردووە لە بەرامبەر هەموو شانە شاڵە لە ئێمە بەردەوام دەبین تا هەتاو ئامانجانی دیاریمان کردو دەیپێکی کەواتە ئیسرائیل و تاکوێ بەردەوام بێت دەیوێت چی بکات ینی ئامانجەکەی ڕوونە دوێنێ شەو نوێنەری ئیسرائیل لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پامێکی واضحیدا وتی هەرچەنە جۆرێک لە شڵەژای ئەوەی پێوریار بوو کە بچکە بەردام لەژەر قەسفی با بڵین موشەکە بالیستەکانی ئێرانە و بەڵام ڕاستەخۆتی ئەو پەیامەیە کە ئێمە هەمان بۆ گەاندومانە و ئەم شەڕە جۆری لە جۆرەکان بەردەوامی هەیە و ئەوان بە نزیکی 2 هەفتەیان دانابوو بۆ ئەوی ئەو ئۆپراسیۆنە گەورە عسکەری کە هەیە بەڕاستی ینی جێبەجێ بکەن بەڵام لە ڕاستیە پێم وایە بۆ 125 ڕۆژی تر ئەم بابەتە بەردەوامە بێ تا ئەو کاتی کە لەبەرەوەی کە ئێران لە 18 ئۆکتۆبرە لە بەردەم ڕێکوتنیشی تازەیە لە ئەنجومەنی ئاسایشان سەبارەت بەوەی کە سزاکانی جارێکی کە لەسەری تون بەیاننا بۆیە پێم وایە بەو فترەیە ئێمە ئەو دیمەنە بەردەوام ئەبینین و دیمەنی پێکدادان ئەبینین پێم وایە ئیسرائیل ئامانجەکانی خۆی بە دروستتر لە ئێران و بە دقیقتر لە ئێران پێکاوە و بە شێوازێک ساکەن کە ئەوان بەڵێ ئیتر هەر ناتوانێت ئێران هەڕەشەیەکی ئەوتوی هەبێ لەسەر کۆڵگەی مرۆڤایەتی و کوورە ئەتۆمیەکانی بە زۆرێک لە ناوبرا بە زۆرێک لە کارخراوە کە ئێران توانای سەرپێکەوتنەوەی نییە بە ئاسانی. باش دکتۆر هەرچۆنە هاوکاران باسیەکەن لەن کات زۆر نەماوە بەڵام مێ بزانم ئەگەر ئێران و ئەمریکا ڕێک بکەون ئەم دۆخ ئەهوانە بێتەوە ئیسرائیل دەست هەڵەگرێت کێشەی سیاسی و کێشەی عسکەری و کێشەی اقتصادی بە دڵنیە لە منتەقەیە مێنێ وەکووتە بۆ مای 125 ڕۆژ بەردەوامە بێ دیمەنی لەو شێوێ بین ئەگەر بەردام نەبێت دیمەنی لەو شێوێ ئەبینین زارزار هەڵتانە سەر یەکتری جۆر لە جۆرەکان لەوانەیە ئەم هێرشە لە شوێنێکا بۆستێ بە دڵێژە لە شوێنێکا بۆستێ بەڵام ئەمریکا بە بڕای من دەبێتە خاڵیەک لاکەرەوە لە وەستاندنی ئەم جوڵە با بڵین قورسە ئەم شەڕە قورسێکە لە بینی پایتەختەکانە هەیە بەڵام لە ڕاستە بە خواستی ئەمریکا و کاتێک دژەرباری ئەمەسەلێکە بەرژەوەندەکانی ئەمریکا لە منتەقە پارێزراو بێ. دکتۆر زۆر سپاس بۆ زانیارەکان دووبارە زۆر بەخێر بێ هەرکرد کێشە زۆر سپاس بۆ دکتۆر ژیلوان یاڕەحمەد پسپۆڕی مێژوونی و هاوچەرخی ئێران کە جەنابێ ڕاستەوخۆ لەم گەشتی هەوا لەگەڵی من کۆمەڵێک زانیاری وردی لەسەر مێژووی پەیوەندیەکانی ئێران و ئیسرائیل و هەروەها ئەوەی کە ئێستا و ئەم ڕۆژانە ڕوودەدات بۆ ئێمە بۆ بینەرەکانمان باسکرا و کاران مەسەری کاتژمێر لەگەڵتانە بن حتمما بابەتەکانی ئێران و ئیسرائیل و هەروەها ئەمریکا و بە دیاریکراویش ناوچەکە تەوەری هاوکارم ڕانکۆ دەبێت بە هیوان ڕۆژێکی باشتانە بێ و خواتان لەگەڵ.